سلااو لەبێ کاگوریا سپاس کە ئەمڕۆ لێرێ. کاگوریا با لەوە دەست پێ بکەین ئەم کۆمسیۆنە سەرەتا چۆن دروست بوو وەڕێکارەکان چۆن بوو؟ بەڵێ سوپاس بۆ کورسات بەڕاستی ئەو کارەساتی کە لە 9 مانگی 12 ساڵی ڕابردووە ڕوویدا کارەساتەکە ڕوویدا ئەوەی زۆر گرنگ بۆ حکوومەت لە ساتی یەکەمە چۆن دۆخێک بوو دۆخێکی نالەبار بوو چۆن دەستگایەک موسسەیە دروستکەی بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان مانگی سووری هەرێمی کوردستانمانە یان دەستگایەکی تایبەتمانیە ئیدارەی ئەو قەیران و کارەساتانە بدا بۆیە لە ساتی یەکەمەوە بەڕێز کاقوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی قەزای چەمچەماڵی کرد بە مەیدانی دۆخەکەی بینی خەڵکی بینی دواتر بڕیاردرا کۆمسیۆنێک دروست کرێ بە ناوی بوژانەوە و فریاگوزاری واتە لە ساتی یەکەما کاری فریاگوزاری بێژیان بگەڕێنێتەوە دۆخی ئاسایی خۆی لەبەروی قەباری کارەساتەکە زۆر گەورە بوو بە تەواوەتی لە چەند شوێنێکی قەزای چەمچەماڵ بەناحەکانی شۆڕش و تەکیەوە ژیانی ڕاگرتبوو نزیکەی 20 ڕۆژ دەرکای خوێندنگاکان داخران فەرمانگە حکومیەکان بەشێکیان تووشی زیان هاتبوون کۆمسیۆنەکە بە فەرمانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو لەگەڵیا بۆردێکی چاودێری دانرا ئەم بۆردە کە من وتەبێژیم لە کۆمەڵی خەڵکی جیاوازی چەمچەماڵ لەگەڵی واتەتەن خەڵ هەموو ئەو کەسانی کە پێکاتی ئەم کۆمسیۆنە لە ناو خەڵکی چەمچەماڵن بەڵێ بەشێکیان لە دەروی چەمچەماڵ بەڕێز سەرۆکی بۆردەکەمە حاکم محمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستانە نوێنەری داواکاری کشتی نوێنەری دەستەی مافی مرۆڤ نوێنەری دیوانی چاودێری دارایی ئەمەوەکو شەفافێت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو پارە کۆمەکانەیە کە کۆکرابووە لە سەرەتایە کۆمسیۆنەکە کاری لەسەر ئەوە کرد لە ڕووی ئاو کارەبا ڕێکاوبان ئەو دۆخەی دروست بووە ژیان تا ڕادەیەک بگەڕێنەوە دۆخی ئاسایی دواتر هاتە سەر ئەوەی ئەو ماڵانەی زیانیان لێکەوتووە چۆن هاوکاری بکرێن چۆن ئەو هاوکاریانی کۆکراوەتەوە بە خۆشحاڵیەوە ژمارە حسابیەکی بانکی لە بانکی چەرموو لە بانکی جیهان بانکی چەرمە و دیارە لە چەمچەماڵە واتە خۆتان هەستان ببوورەوە خۆتان هەستان بەکڕی نیشتومەکەکان ئەوانی کە زیانیان بەرکەوت بوو یاخود لە ناوچوو بوون یاخود بڕەپارێکتان بۆ دابین نا بڕەپارەیەک ئەمە دواتر چەند تیمێک دروست کرا کارمەندانی ئامار مەیدانی داتای ئەو ماڵانیان کرد لە ڕێی سیستەمێکی داتابیسەوە بە خۆشحاڵیەوە ئەو بۆ یەکەم جارە لە ئیدارەدانی قەیرانە لە چەمچەماڵ پەیڕەوە کرێت هیوادارم ئەوە ببێتە بنەمایەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خوا نەخواستە لە داهاتووە لە شوێنێکی تر قەیرانێک ڕوویدا ئەو داتابیسە داتابیسێکی شێوازێکی زۆر خێرایە شێوازێکی بە ئەلکترۆنیکردنە کاتێکی زۆری گەڕاندەوە لە ماوەیەکی زۆر خێرایە سەرجەم ئەو شوێنانە بەسەرکرانەوە داتاکران بڕی زیانەکان بۆ 4 بەشی جیاواز دابشکران بەشێکیان کەلوپەلی ماڵان ئەو ماڵانە کە ئەو هاتووە ناو ماڵەکانی بەرلافاوکەوتبوون ناو ماڵەکانیان کەلوپەلەکانیان تیاچوو بوون بەشێکیان باڵەخانە و بیناکان زیانیان هێنابوو هەرسیان هێنابوو تووشی درز و داڕوخان و داتەپین بوون بەشی سێممان ئۆتۆمبیلی هاوڵاتیان بوو ئۆتۆمبیلێکی زۆر کە نزیکەی 800 ئۆتۆمبیلە زیانیان بەرکەوتوو بەشی چوارەممان دوکان و بازار و مارکێت و شوێنە بازرگانەکان و شوێنی کاسبکاران بوون ئەم چوارە لێک جیاکرانەوە چۆن دەست پێکرا لە چ بەشێکیان و سەرەتا دەستان کرد بە سەرەتا قۆناغی یەکەم گرنگی بە ژیانی هاوڵاتیان درا واکرا لە قۆناغی یەکەمە بتوانرێت بە هەر شێوەیەک بێت ژیان بۆ خەڵک بگەڕێتەوە لە دەرەوەی ئەو هاوکاری دابشکردنە نزیکەی 15,000 تان قڕ و لیتە بۆ دەرەوەی چەمچەماڵ دوورخرانەوە خۆ دەزانی ئەو لافاوە بۆ حەجمە گەورەیە بەشێکی زۆری قڕ و لیتە و خاشاکی هێنا بۆ ناو شارنا ئەو ماڵانە دیارە ئەمە کارێکی ئاسان نەبوو کارێکی زۆر دەستە جەمعی بوو بە سوپاسەوە سەدان ئامیری جۆرا و جۆر لە شۆفڵ و گڵابە و تەنکەر و ئەوانی کە پێویستن لە کاردابوون بەشێکیان لە فەرمانکانی سلێمانی هاتبوون بەشێکیان لە کۆمپانیەکان هاتبوون بەشێکیان لە کەرکووکەوە بە سوپاسەوە پارێزگاری کەرکووک ئەمانە بەخۆبەخشی هاتبوون یاخود هەر هەمویان بەخۆبەخشی هاتبوون وەکو هاوکاریەک ئەو دۆخی لە قەزای چەمچەماڵە دروست بوو دیارە بەڕێز ماوەسەعەتا کە سەرۆکی کۆمسیۆنەکە بووە هەمویانی هێناوەتە سەرخەت دۆخێکی نالەبار بوو بە سوپاسەوە بۆ خەڵکی هەموو کوردستان کۆدەنگیەک و دەستە جەمعیەک و هاوکاریکی فراوان بۆ چەمچەماڵ کۆکرایەوە هەموو ئەو کۆمپانیانش هەستیان بەوە کرد لە هەر بوارێکە پیان بکرێت یارمەتی چەمچەماڵدن سەرەتا بەو ئامێرانە و بەو تیمانی کە لە چەمچەماڵە هەن توانرا خۆڵ و خاشاک و پاشماوەی لافاوەکە قڕولیتە دوور بخرێتەوە کە ئەمە کارێکی زۆر مەزن و گەورە بوو خوێندنگاکان خاوێن بکرێتەوە بۆی هیچ نەبێ ماڵەکان ژیانی تیا بگەڕێتەوە و خوێندن دەست پێ بکاتەوە داوامی فەرمانکان دەست پێ بکاتەوە لە دوای ئەمە
هاوتەریب لەگەڵ ئەمەیە دەیان تیم دروستکران بە مەدانی لە ڕێی سیستەمێکی ئەلکترۆنیەوە ماڵ بە ماڵە گەڕان کۆی ئەو زیانانیان تۆمارە کرد دواتر بۆردەکەی کۆمسیۆنی فریاگوزاری بڕیاریاندا لەبری ئەو زیانانەی بەر ماڵان کەوتووە بە پارە هاوکاری بکرێن بۆ ئەوەی خانەوادەکە خۆی سەرپشک بێت چ جۆرە کەلوپەلێک چ جۆرە پێداویستێکی خۆی بکڕێت ئەمە بەخواستی هاوڵاتیان بوو کە بڕە پارێک وەرگرن یا خۆت شمەکە کە وەرگرنیان چۆن خۆتان پێتان بە کۆی دەنگی کۆمسیۆن پێماوا بوو پارەکە باشترە هاوڵاتی خۆی سەرپشک بێت بۆ ئەوەی چ کەلوپەلەکە کڕێت یان کەلوپەلەکەی ئایا زیانی بەرکەوتەوە چاکیە کاتەوە یان دانێکی نوێ ئەکڕێ لەبەرەوەی دۆخەکە دۆخێکی نالەبار بوو بەشێک لە هاوڵاتیان لە دۆخێکا بوون سەرقاڵی پاکردنەوەی خانۆکانیان و سەرقاڵی ئەوە بوون چۆن ژیان بگەڕنەوە بۆ ماڵەکانیان ڕەنگە قورس بێ ئێمە لەو کاتەیە خۆمان بڕیار بین کەلوپەلێکی بۆ هەڵبژێرین چونکە کەیسێک و دوانوسیان نەبوو تا ئێستا 1660 خانەوادە هاوکاری کەلوپەلی ناوماڵ کراون ئەمە ژمارەیەکی زۆر بوو لەبەرەوە باش مازانی لە هەموو بوارێکە پارە بدرێتە هاوڵاتیان خۆیان سەرپشک بن چۆن بەکاریێنی سەبارەت بەو ئۆتۆمبیلانی کە زیانیان بەرکەوتو بوو ئەمانە چۆن توانیتان قەرەبوویان بکەنەوە زیانەکان دیاری بکەن بەڵێ ئەمە بە سوپاسەوە لیژنەیەکی تایبەتمەند پێکێنرا لە بەڕات لە بەڕێوەبرایەتی هاتوچۆ لە سلێمانی و لە چەمچەماڵ دیارە ئەوە بەشێکی تایبەتمەندیە لەبەری ئەو ئۆتۆمبیلانەی ئێستا لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانن براند و جۆری جیاوازن هەندێکیان دروستکراوی ئەمریکین هەندێکیان ئەوروپین هەندێکیان ژاپۆنین یان چینین ئەمانە لە ڕووی تەکنۆلۆژیاوە جیاوازن کە بەر لافاوەکەون کە ئاو بەریانەکەوێت زیانەکانیان جیاوازە بەشێکیان زیانی کارەباوی سیستەمی ئەلکترۆنیاتە بەشێکیان زیانی ترە ئەمە لە تایبەتمەندی ئەوان بوو بەشی هاتوچۆ و بەڕات کە بەردەوام ڕۆژانە بەرکەوتیان لەگەڵ ئۆتۆمبیلە ئەوان زیانەکانیان دیاری کرد و بڕێکیان خەمڵاند و ئەوە بەو شێوەیە هاوکاری کرد کاتە ئەمە قۆناغی ئۆتۆمبیل و زیانی ماڵانیش قەرەبوو کراوەوە و پێما بە بینە بازرگانیەکانیش ئەوانە بینە بازرگانەکان و خانووی هاوڵاتیانیش کە زیانی بەرکەوت باشە ئەمانە هەمووی تەواو بووە و ئەو بڕەبارەی کە سەرف کرا چەندێک بوو و چەندێک ماوە لە ئێستاە بە کۆی گشتی بە هەموو قۆناغەکانەوە چاوەڕوانەکە نزیکی 6 ملیار و ڕەنگە بکاتە 6 ملیارونی و بۆ 6 ملیار و 600 میلیۆن دینار چکە چەند کەیسێکی بچووک ماوە لە ئێستاە کۆمسیۆن لەم ڕۆژانەی ڕابردووە لە ڕێی لیژنەیەکەوە سەرقاڵی ئەو کەیسانە جۆرە و جۆرن بەشی زۆریان زیانی بیناسازین بەشێک لەو خانوانە کە ئاویان تیاکۆ بۆتەوە بە بەرزی مەترێک یا 2 مەتر دواتر تووشی هەرەسێنان بوون لەگەڵ وەرزی سەرما و گەرما و بارینی بەفرا لە ڕووی ئەندازیارەوە بەشێک لەو خانوانە دواتر کێشەکانیان دەرکەوتەوە تووشی داتەپین و ڕوخان و درزبردن لە خانۆکانە بوون ئەمانە پێویستی بە لیژنەی تایبەتمەند بۆ لە ڕۆژانی ڕابردووە بەشێک لە کەیسەکان مابوون کەیسی تایبەت بوون پێویستی بە یەکلاکردنەوە بووە بەکۆی گشتی ئەو پارەیە چاوەڕوانەکرێن نزیکەی 6 ملیار و نیو بۆ 6 ملیار و 600 میلیۆن وەکو هاوکاری دراوەتە هاوڵاتیان ئەوەشی ئەمێنێتەوە نزیکەی زیاتر لە 8 ملیارە کۆی گشتی پارەکە بە دیناری عێراقی 10 ملیار و 110 میلیۆن دینار بوو کە کۆکرابووە و لەگەڵیشا 3 میلیۆن و 225 هزار دلار کە دۆلارەکە ئەگەر وابی خەمڵێنی ئەمڕۆ نرخی دۆلارێک 1490 دینار بێ بەکۆی گشتی پارەکە نزیکەی کەمتر لە 15 میلیار 14 بۆ 15 میلیار دیناریە کرد ئێستا نزیکەی 8 میلیاری دەمێنێتەوە دەکرێتە پرۆژە بۆ چەمچەم باشە کاک بڕۆ کاک وریابە بوورە ئێستا ئەو پرۆژە ئاویانەی کە مەترسی لەسەر بوو و دەبێتە هۆی دروستبوونی لافاو ئەمانە چارەسەر کراون و لە هەمان ئەو بڕەپارەی کە پێشووتر تەرخان کرابوو یاخود وەک هاوکاری دابین کرابوو ئەم پرۆژە ئاویانش چارەسەر کراوە جارێکی دیکە باران و لافاو دروست بێ کێشە دروست ناکە؟ بەڵێ لافاوەکە لە ڕۆژی 9 مانگ ڕوویدا بە دیاریکراوی لە 10 یانزەی مانگەوە سەدان ئامێر لە کەرکووکەوە لە سلێمانیەوە لە کۆمپانیەکانەوە لە فەرماندەی هێزەکانی هەفتاوە لە بەڕێوەبەرایەتەکانی سلێمانیەوە گەشتنە چەمچەماڵ کارێکی زۆر مەزن کرا لە ڕۆژی 29 مانگ شەپۆلێکی بارانبارینی بەهێز چەمچەماڵی کردەوە نزیکەی 80 میلیم باران لە کەمتر لە 12 کاتژمێرە باری بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو کارانەی کرا سەرکەوتوو بوون یەکەم سەرکەوتن و دەستکەوتی کۆمسیۆنەکە بوو کە مەترسی لافاوی بەتاواتی لە چەمچەماڵ دوورخستەوە دیارە ئەمە بە ئاسانی نەکرا بە درێژایی نزیکەی زیاتر لە 20 کیلۆمەتر ڕێڕەوی ئاوی نوێ لێدران بەشێک لە ئاوی سەروی قەزای چەمچەماڵ بۆ یەکەم جار بۆ لە مێژووی چەمچەماڵە ئەو بیرۆکەیە جێبەجێ کرێ ڕەوانەی ڕووباری خاسە لە کەرکووک کرا بۆەوەی مەترسیەکە لە چەمچەماڵ دوور بخرێتەوە ئەمە
ئاسان نەبوو هەنێ لەو ڕێڕەوە ئاویانە دروستکراون لە هەندێک شوێنانەوە بۆ دەمەتر قوڵن ئەمە جوهدێک و کارێکی زۆر مەزن بوو لەو کاتەیە کرا لە ماوەی 10 مانگ بۆ 29 مانگ کە کەمتر لە 20 ڕۆژ لەو ماوە کورتەیە ئەوە کران بە درێژای 10 کیلۆمتر بەڵام ئەمە ڕەنگە ئاسان نەبێ من باسیکەم سەدان ئامێر لە یەک کاتا کاریانە کرد بە هەمان شێوە لە سەروی ناحەی شۆڕشەوە کەناڵێکی ئاوی هەبوو چاکرا چەندین بربەستی ئاوی دروست کرا بۆ ئەوەی وەکو حاڵەتی تەواری ئەگەر دۆخێکی لە ناکاو بێتە پێشەوە زیان بە خەڵکی چەمچەماڵ نەگا بە هەمان شێوە لە ناحەی تێکێشت ئەمانە بەشیکان بە شێوەی کاتی کران وەکو چارەسەرێک بۆ ئەوەی لە ئێستاە کە شەکۆلێکی بارانبارین بێت چارەسەر پێ بەڵام لەگەڵیشە چەندین بیرۆکەی گەورە گەڵاڵە کراون ئەو کەناڵانە هەنێکیان پێویستیان بە چارەسەر نەبواری جێبەجێکردنەوە ئەم بیرۆکانە بۆ چارەسەری بنەڕەتی لە قەزای لافاو دیارە ئەمڕۆ کۆبوونەوەیکی تایبەتمەند دەکرێت بەشێک لە ئەندامانی بۆرد لەگەڵ بەرپرسی فەرمانگە تایبەتمەندەکان گەڵاڵی کۆمەڵی پرۆژاکەن بەرزیەکەنەوە بۆ نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت ئەچێتە بەردەست بە ڕێز کاقوبات تاڵەبانی بەپێی ئەو لەوێت و خواستی دانیشتوانی چەمچەماڵ و ئەو فەرمانگە و تیمە مەیدانیانەی کە لە ڕووی زانستی و هەڵسەنگانیان بۆ دۆخەکردە داوای ئەو پرۆژانەکەن بە ڕێز جێگری سەرۆکی حکوومەت موافقە لەسەر پرۆژەکان دەکات دواتر پرۆژەی ئاوی یاخود پرۆژەی تریش لە خۆ دەگرێت ئەو لەوێت دراوەتە ئەو پرۆژانەی کە چارەسەری بنەڕەتی لافاو دەکەن بۆ لە ڕووی ئاوەڕووی لولەیەوە لە ناو شار ئاوەڕووی سندوقی لە ناو شار بۆەوەی چارەسەری کۆبنەوەی ئاو بکرێت ئەو شوێنانی کە لە دەروی چەمچەماڵن بربەست و ئەو شوێنانی کە لە دەروی چەمچەماڵن گەر کرێباسێکیان بکەین لەگەڵ ئەوانی کە لە ناو چەمچەماڵ بەڵێ ئەوانی لە دەروی چەمچەماڵن ئێمە چەمچەماڵ وە هەڵکەوتووە سەروی چەمچەماڵ بەرزایە کە پێڵەن زنجیرەی مەقان چەند دۆڵێکی تایە ئەم دۆڵانە بەردەوام ئاوی پیان ناڕوە بەڵام لە وەرزی بارانبارینە لە بەروی ناوچەیەکی زۆر لە ئاوڕێژی ئەو دۆڵانەیە هۆکاری سەرەکی ئەو لەو دۆڵانەوە بۆ بە ئاڕاستی چەمچەماڵاتەوە چەمچەماڵ و شۆڕش لە چاو شوێنی ئەو دۆڵانەیە لە ڕووی جوگرافیەوە چاڵترن ئەمە وای کردووە پێویستەکە ئاوی ئەو دۆڵانە بە هەر شێوەیەک بێ بخرێتە دەرەوەی چەمچەماڵ بەشی لای ڕۆژ ئاوای چەمچەماڵ سەروی قەزاکەوە لای زانکۆی چەرمەوە بە ئاڕاستەی ناوشوان ئەوە تا ڕادەیەک چارەسەر کراوە خراوەتە سەر ڕووباری خاسە لە کەرکووک ینی ئەمێ ئەو بڵێم تیمە ئەندازیارەکان بە شێوەیەک کاریان کردووە هەموو هاوڵاتیان یاریمی کوردستان ئەزان ئەگەر بە قەزای چەمچەماڵە تێپەڕی بێتن ڕێگای کەرکووک سلێمانی قەزاکە لەگەڵ ناحی شۆڕشاکاتە دوو بەشەوە بەشی لای بەری چەمچەماڵ کە دەکاتە بەشی باکوور ئاوی ئەوێ ئەم بەری ڕێگای سلێمانی کەرکووک ڕەوانی ڕووباری خاسە دەکرێتەوە ئاوی ئەم بەرەوەش کە بەری شۆڕشە ڕەوانی ڕووباری باسەڕە دەکرێت ئەم دوو ئاوە ئاوڕێژە دووری نێوانیان ڕەنگە لە هەندێک شوێنە 50 مەتر بێ لە ڕووی ئەندازیاریەوە ئەم دووری نێوانە و ئاوەکان ئاڕاستە ئەکرێن لە زنجیرە چای حەمرین یەک دەگرنەوە لە پێناو خەڵکی چەمچەماڵانی ئەمە کارێکی گەورە بۆ پێشتر پرۆژەیەکی زۆر گەورەیە بەڵێ کارێکی زۆر گەورە بۆ لە 29 مانگا بە خۆشحاڵیەوە بەڕێز ماوەسەعاتاشەوە کە سەرۆکی کۆمسیۆنەکەی لە چەمچەماڵ بووە نزیکەی 80 میلیم باران لە ماوەی 9 کات ژمێرە باریوە ئەو کەناڵانە زۆر سەرکەوتوو بوون ئەو 80 میلیمتر بارانبارینە کە بارانی بەلێزمە بۆ ئەگەر ئەوانە نەکرایە بە دڵنیاییەوە دۆخەکە دووبارە ئەبووە بە قورستر چونکە لە لافاوی یەکەما ئاو کۆمەڵی ڕێڕەوی نوێی کردبووە کە زیان بە خەڵک بگەێنێ ئەگەر لە حاڵەتی دووەما لافاو دروست بواە ئەو ڕێڕەوانە تەواوەتی سەتاسەتی لافاوەکەی ئێناوە هەمووی چارەسەر کرا لە 29 مانگا کە ئەو 80 میلیمتر بارانباری بە خۆشحاڵیەوە لە چەمچەماڵە هیچ لافاو حاڵەتێکی ناسروشتی دروست نەبوو خۆشبەختانەمە هەواڵێکی خۆشە بە وڵاتیانی چەمچەماڵ کەواتە دەتوانین بڵێن ئەم پرۆژانی کە پێشنیار کراون دەتوانن ببنە چارەسەرێکی بنبڕکردن بۆ لافاو لە قەزای چەمچەماڵ بەڵێ لە ساڵانی داهاتوو بەدڵنیایەوە ئێستا کاری لەسەرەکرێت هەر بابەتێکی تر پێویست بێت فەرمانگە پەیوەندیدارەکان و بۆردی چاودێری و کۆمسیۆنەکە بەگشتی هەر بابەتێکی تر پێویست بێ ئەو بڕەپارەی هەمووی لە قەزای چەمچەماڵا سەرفەکرێت چارەسەری لافاوی بە پلەی یەکەم پێکرێ ئەوەشی لێ بمێنێتەوە دەکرێتە ئەو پرۆژانەی کە پێویستە بۆ خەڵکی چەمچەماڵ باشە بەشێک لەو پرۆژانە لەسەر خواستی هاوڵاتیان دروستەکرێت بۆ نمونە لە خواست چییە زیاتر لە ناو قەزای چەمچەماڵە ئەگەر بڕەپارەیەک بمێنێتەوە یاخود بەپێی پێویستی بەڵێ بە پلەی یەکەم خواستی هاوڵاتیان کۆمسیۆنەکە بۆردەکە فەرمانگەکان بابەتی بنەبڕکردنی چارەسەری یەکجاری لافاوە ئەوە زۆر گرنگە بۆی مەترسی بە تەواوەتی لە چەمچەماڵ دوور بخرێتەوە لەبەرەوەی هەموو کاتێ لافاو بۆ کۆمەڵی زیان بە کەرتی حکمی و بە خەڵکو و بە ژێرخانی چەمچەماڵە گەێنێ لە ڕێگاوبان لە تۆڕی ئاو و کارەبا و ئاوڕۆوانە
بە پلەی دووەم ئەو پرۆژانن کە پەیوەندی بە ژیانی خەڵکوەیە بۆ نمونە خوێندنگا هەیە بەهۆی قەیرانی داراییەوە 180 تەواوکراوە 120 ماوە بۆ خوێندنگاکان دوو خوێندنگای وامانەیە لە ناحیتێکی و قەزای چۆمچەماڵ هەردووکیان هەژدە پۆلین ئەگەر ئەم دوو هەژدە پۆلیە 180 بۆ 90یان تەواو کراوە بڕەپارەیەکی کەمی ئەوەیە تەواو بکرێنم دوو خوێنگا هەژدە پۆلی ئەگەر دوو دەوام شیتیابێ دەتوانین بڵێن بە هەردوو خوێندکاکەەوە 3000 قوتابی و خوێندکاری چۆمچەماڵ سوودی لێبین ئەمە ڕنگدانەوەی بۆ هەموو شارەکە هەیە لەگەڵیشیە لە چەندین خوێندنگایتر کە سێ دەوامی و دوو دەوامیمانەیە لۆدی سەر ئەوانە کەمەکاتەوەکانیش تریش دەگرێتەوە یا خۆتەنها پەروەردە هەموو بەڕێوەبرایەتەکان هەر بابەتێک لە بوارەکانی شارەوانی ئاودێری ئاوادانکردنەوە پەروەردە تەندروستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێ بە کۆی دەنگی ئەندامانی بۆردەکە و کۆمسیۆن و فەرمانگە پەیوەندیدارەکان بڕیاری لێدەستێتواتە ئەو پرۆژانە ئەخرێنە ئەولێتەوە کە زۆر گرنگن بۆ چەمچەماڵ. بەڵێ دەستخۆش کاگوریا وری عەبدولخالق وتەبێژی بۆردی چاودێری کۆمسیۆنی فریاگوزاری چەمچەماڵ دووبارە سوپاسکە لەگەڵ